خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین بەدەر لە قەیرانە سیاسیەکان میوانەوێ ئەم شەو لەسەر بابەتێکی جیاواز بدوێ بەهۆی ئەو قەیرانە ئەوش هەرچێتەوە سەر قەیران بەداخەوە یعنی ڕوونتر بیڵێن ڕەنگە بەهۆی بێخاوەنی یان بەهۆی ئەوەی کە ئەو هەموو کەڵەکەبوونی قەیرانە هاوە ئەو هەموو ماڵوێرانی کە هەیە ساڵانێکی زۆرە خەڵک کۆچەکە بەڵام لەناو ئەو کۆچە گۆشەیەک ماوەرگرتووە کە تراژیدیە بەڕاستی یعنی زۆر زار جۆمان لێبێ کە وتویانە کەیسەکان کەیسی سیاسین یان سەربازین یان زۆر زار ئیسفادیان لە مەسەلەی ڕۆژنامەگەری کردووە بەڵام ئێستا کەیسی تری هاتۆتە پێشەوە پەراگەندەیی کورد تێکچوونی شیرازەی خێزان تێکچوونی بابەتە کۆمەڵایەتەکان هەموو ئەوانە بەهۆی ئەو قەیرانانەوە لێکەوتی زۆر تراژیدی لێکەوتۆتەوە بۆیە ئێمە شەمانەوێت لە پانۆڕاما ئەم شەو گفتوگۆ لەو بارەیەوە بکەین میوانەکانی ئەم شەوی پانۆڕاما بەڕێز هەڵوێز محسین چالاکوانی بواری پەنابەران کە لە نەم ساوە لەگەڵمانە بێ و بەڕێز محەممەد گۆمەشینی کۆمەڵاسی دیاری هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانە بێ جام سەرەتا چمەلای کاکەڵوێز کە بەڕێزیان هەم خەمخۆرانە لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نەتەوەیەوە و لە ڕۆی تێک نەچوونی شیرازەی خێزانی کوردیەوە کۆمەڵێک زانیاری وردی لایە سڵاو لێبێ کاکەڵوێست ئەم کاتت باش سوپاس بۆ ئامادەبوونێت لە پانۆڕامادا منەمێوەم شەو گفتوگۆ لەگەڵ جەنابتان لەگەڵ کاک محەممەد بکەین لەسەر مەسەلەی کۆچ ڕاستە لە هەرێمی کوردستان ماڵوێرانی هەیە قەیران هەیە بێموچەی هەیە ئیتمینانی ژیان وەک پێویست نیە جگە لە ئەمنیەت و کە هێزە ئەمنیەکان ئەی پارێزن بەڵام ئایا ئەوەی کە خەڵک بۆی دێت بۆ ئەوروپا توانیوێتی کورد بە تایبەتی ئەم ساڵانە دوایی ئامانجەکەی بپێچێت؟ سوپاس دەکەم کاکە زانە دەسوچاوە خۆش بێت بۆ بەرنامەکە سوپاس بۆ میوانداریتان بەخێراتی کاک محەممەد دەکەم خۆشحاڵم کام شەو لەگەڵتانم دیارم بابەتی جەنابتان بابەتێکی زۆر گرنگە سوپاس بۆ بەرنامەیە ئەگەر ئێمە باسی کۆچ بکەین ئەبێ جیاوازی کۆچ بکەین لە ئێستا و لە ڕابردوودا کۆچ لە ئێستا و لە ڕابردوودا فەرقی هەیە جیاوازە کۆچ بە پێی لۆکیشن و بە پێی کات ئەگۆڕێ ئەوەی کە لە ڕابردووە کەیسێکی گرنگ و ئەرێنی بوو لە ئێستا هیچ ئێعتیبارێکی نییە بۆ نمونە کۆچ لە موقعێکەوە بۆ موقعێکی کە لە ناو عێراقا فەرقی هەیە لە کاتێکەوە بۆ کاتێکی کە فەرقی هەیە ئەوەی کە ئەم شەو زۆر گرنگە باسی بکەم ئەوەیە کە لە ئێستاە بە دیاریکراوی هەرێمی کوردستان عێراق و هەرێمی کوردستان لە ئەو کاتەیە کە ئەوروپا هەوڵ ئەیادی خاتە ناو هێڵی سەلامەتەوانێت کە ئیتر ئەو ناوچانە ناوچەی سەلامەتن کاتێکیش وڵاتێک یا لۆکیشنێک ئەکەوێتە بواری ینی بازنەی سەلامەتەوانێت ئیتر جوابەکان هەمووی نەرێرین بۆ ئەو کەسانە بەڵام ئەوەی کە زۆر کاکەڵوێز ببوورە بۆی معلوم بێ بۆ بینەرەکانمان لە وڵاتانی ئەوروپا بەگشتی لە وڵاتانی کە چاوپێکەوتنەکەن جاران کە ئەتوت عێراقیم دیار بوو کە قەزیەی سیاسی و تیرۆر و کۆمەڵێک بابەتی تر ئێستا تقریبان هەز ناکەی ئەو بابەتە کاڵ بۆتەوە یان بە پێی معلوماتەکان بەڕێستان لە تەواوی ئەوروپا زۆر کاڵ بۆتەوە بەڵێ بە بووناییەوە ئێستا هەرێمی کوردستان جیاوازتر لە عێراقیش سیر دەکرێت کە تۆ بڵێ هاوڵاتیەکی باشووری عێراقم ینی خواروی عێراقم فەرقەکە لەگەڵ ئەوەی تۆ بڵێ من هاوڵاتیەکی هەرێمی کوردستانم چکە هەرێمی کوردستان بە ناوچەیەکی یعنی لە سەرو ئەمانەوە سیر ئەکرێت لە بەناوچەیەکی پارێزگا و سیر ئەکرێت و ئەو کەیسانەی کێنە ئێرە ئەکارزانە من ئەمەوێت لێرەوە بپەڕمەوە بۆ بابەتێک کە هاوپێچە لەگەڵ ئەو بابەتەیە زۆر گرنگە بەداخەوە ئەوەی ئەمڕۆ کە یەنە دەرەوانێ بۆ ئەوروپا زۆر بەبێ ئاگایی یەنە دەرەوە زۆر بەبێ معلومات یەنە دەرەوە خەڵک هەیە هاتوۆتە ئێرە ئەسڵەن نازانێت کەیس چییە نازانێت پرۆسەی پەناهەندەیی چییە تەنها ئامانجی ئەوەیە بگاتە ئەوروپا کاتێک گاتە ئەوروپا لێرە پرسیاری کەیسی لێەکەن عەجیبی لێت سەیری لێ لەبەر ئەوە لە پرۆسەیەکی کورتمەودا کە نزیکی ساڵی لێکە کۆمەڵی ڕاستی بۆیە توانێ و ئەبێت بە ئەو وڵاتە بەجێ بهێڵێ کە ئێستا هەموو ئەوروپا ئیش لەسەر ئەوە ئەکەن کە
گەڕاندنەوەی پەناهەندە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق کەنە یاسایی کە وەکو وڵاتانی مەغرب و تونس و جەزائیر کە بە زۆرە ملی ئەیان نێرنەوانی و حکوومەتەکەش بەگەیتەیە ئێستا گفتوگۆی چڕ هەیە لەو بوارەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت کە لەم دواییە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمیش لە ڤێن نابوو بۆ پێم وابێ یەکێک لە تەوەرەکان ئەو بابەتە بووە کە قسەی لەسەر بێ. بەڵێ کاگەڵوێست نازانم درێژە بە بابەتەکە بم بفەرموو بەردەوام بە مەوێ زانیاریمان هەبێت. بڵێ ئەوەی کە زۆر گرنگە لێرە بابەتێک هەیە کە ئێمە لە دەرەوە درشی پێەکەین هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە دیوێکیکەوە لە ستاویەکیکەوە ئەو بابەتە سەی ئەەکەن. من نامەوێت تشیر بە هیچ کەسێک بکەم و نامەوێت هیچ ینی قسەکانم ڕوو لە هیچ کەسێک بێ، بەڵام ئێستا لێرە بەهۆی کۆچەوانێک کۆمەڵی ڕووداوی زۆر گەورە ئەکەوێتەوە کە تێکشتاندنی خێزانە لەم وڵاتە، کە هەڵوەشانەوەی خێزان، کە بەجێمانی مناڵە لە دایک یا لە باوک. بۆ نمونە ئەو کەیسانی کە لێرە هەن کەیسی زۆر سەیر و عەجیب هەیە کاکزانە لێرە. بۆ نمونە من بە دەیان خانەوادەم گوێ لێ بووە کە هاتوونەتە ئێرە ئەو ئایدیا و ئەو وێنەیە نەبووە کە ئەو لە ئەندێشەی خۆیان دروستی کردووە بۆ ئەوروپا زۆر جیاوازتر بووە کە هاتۆتە ئێرە. یعنی ئەمە لە دەیان خێزانم من گوێ لێ بووە کە پیاوەکە ئەڵێت من هیچ عیبم نەبووە، خێزانم خانووی پێ فرۆشتوم و هەچیمان هەبوو نەمان بۆ فرۆشتومانە و هاتووینەتە دەرەوە. ئێستا ئەوروپاش ئەوە نییە کە بۆی کە مەصرفمان بۆ کردو ئەو بەزمەمان بۆ کرد. بەڵێ لەم بینەیە ئەبێتە تێکچوونی شیرازەی خێزان کە پیا وەکو هەمیشە پێی ئەڵێتەوانێت تۆ خانووت بە من فرۆشت، تۆ ماڵێ بە من فرۆشت، تۆ منە هێنا بۆ دەرەوانێ. ئەمانش کێشەی لێ ئەکەوێتەوە. کاتێک کێشەی لێ ئەکەوێتەوە لێرە پاراستنی ژن و مناڵ لە بەشی سەرەوەیە کە ئەم پیاوە ئەگاتە ڕادەی دەنگ بەرزکردنەوە جیایەکەنەوە لەم ژنە، جیایەکەنەوە لەم مناڵە. تاوای لێت ئیترام کەسە شوێنێکی نامێنێت بۆمانەوە بە ناچاری خۆی ئەگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی، خێزانی لێوێ بەجێ ئەمێنێت. لە کوردستانیش کاتی ئەگەڕێتەوە بەردەیان تۆمەی ناشرین و قسەی خەڵک و کۆمەڵگە ئەکەوێت کە تۆ خێزانە بەر بۆ بەتەنیا بەجێ هێت بۆ هاتیتەوە. بەڵام شتەکان لێرە زۆر خراپن، زۆر جیاوازن. تێکەڵبوونی کۆمەڵگای ئەوروپی ئەگەر زۆر ئاگادار نەبی زۆر لایەنی قورسی هەیە کە بۆ کۆمەڵگەی ئێمەی کوردی زۆر جیاوازە. بە دەقیقی ئەمەوێ بڵێم هۆکاری کۆچکردن لە هەرێمی کوردستان لە ئێستادا هیچ پەیوەندیەکی بە خراپی باری گوزەران بە حکومڕانی بە گەندەڵی بەو شتانەوە نییە، تەنها چاودێکەریە. بەدەیان خەڵکم هەیە کە من لە نزیکەوە قسەم لەگەڵ کردوون لە ڕێی تیکتۆکەوە بڕیاریان ناوە کە سەفەرکەم بۆ ئەوروپا. چۆن یعنی ئاوا کاک هەڵوێست چۆن لە ڕێی تیکتۆکەوە مەسەلەن بڕیاریان داوە؟ بەڵێ ئەم بەڕێزە کە دانیشتۆ بە دیار تیکتۆکەوانەیە خانمێک لە دەرەوە فلۆگەرە یاخود نازانم ناویان چییە ئەو شتانە پێم وادە فلۆگەریان پێڵێن، باسی چیاری ئەوروپا بە جۆرێک ئەکات کە ئەلەساس بە هەشتێکە و خواداینەوە و هەرچەند زوو گەیتە ئێرە باشترە، بەڵام ئەم کەسە نایبرینەکانی خۆی نیشان بە ئەسان پێت بڵێن کەسێک کە دائنیشە 24 ساعت بە دیار مۆبایلێکە وەکو لە تیکتۆکە ئەمە دیارە بێ کەسێکی بێ ئیشە، چکەگەر ئیشی هەبێ دانانیشی ئەم کارانە بکە. بەداخەوانێ ئافی ڕۆشنبیری تاکی کوردی لە جۆرێکایە کە ئەوەی ئەیبینێ یەکسەر بڕوای پێ ئەکا، ئەوەی ئەیبینێک بڕیاری لەسەر ئەیە. بۆیە زۆر کەس هەبووە من لە تیکتۆک وایان پێوتم، من لە تیکتۆک وام بینی، من لە تیکتۆک ژۆم لێ بوو، ئاڵێن هەر کەسێک بێ جواب وەرەگرێ، هەر کەسێک لە ساڵی 2020 ئەوەوە هەر کەسێک بێ جواب وەرەگرێ، هەر کەسێک بێ یاکەم حتا ئێستاش ئەڵێ ئەگەر تۆ مناڵێکە لە ئەوروپا بێتەوە مناڵی تۆ جنسێ وەرەگرێت. کاکە ئەمە بۆ ساڵی 90ەکان بوو، بۆ ساڵی 80ەکان بوو، ئێستا نییە. ئەو کاتەش وان نەبووە، بەو شتڵە نەبووە. بەڵام ئیتر جۆرێکە لە قسەیەک وەری گرتووە. ئێستا ئەوەی کە لای تۆ هەبێ بەڕێستان کاکە هەڵوێست، ئەوەی کە هەبێ لای بەڕێستان بە دیاریکراوی مەسەلەن ئەگەر کەسێک کەیسەکەی لە چ زۆرێک بێ عراقی بێیان لە هەرێمی کوردستان بێ ئەتوانێ ئیقامی وڵاتانی ئەوروپا وەربگرێ. هەڵبەتە با من ڕوونکردنەوەیەک بدەم، بەبەستی ئێمەوە نییە ببینە مەحامی حکوومەتی هەرێمی کوردستان یا خەڵک سارد بکەینەوە یان چی نامانەوێت خەڵک زەرەر بکە. خەڵک کە لێرە زەرەری کردو نەمانێت زەرەرێکی تر بکە بڕوا ئەوەی لێرەش بێکەوە ناوێتی خوا پێی بەخشیوە لەوێ هەمووی دابنێ و دوجار شیرازەی خێزانەکە. ئێمە تەنها مەبەستمان لەو بەرنامە ئەوەیە، ژینە مەبەستمانەوە نیە لێرە دنیا بە هەش بێ و مەڕۆ ببوورە کاک هەڵوێست. بڵێ
کاکەزانە من دەتوانم وەکو ڕایشکاری پەناهەندەیی قسە بکەم نەک وەکو محامی یان نەک وەکو محقق دروستە بەڵێ کە ئەو کەسە ئەمێنێتەوە لەم وڵاتە مافیمانەوەی هەیە نا من ناتوانم ئەو بڕیان بم بەڵام چەند جۆرێک کەیسەیە کەیسی کۆمەڵایەتی هەیە کەیسی مەذهبی هەیە کەیسی سیاسی هەیە کەیسی مەذهبی ئەو کەسانە ئەگرێتوانێت کە مەسەلەن دینیان گۆڕیوە دینێکی پێیان هەڵبژاردووە یاخود ئەوەی کە کەیسی کۆمەڵایەتی ئەوەی کە کێشەیەکی کۆمەڵایەتی هەبێ و لە چارت ینی حکوومەت نەتوانێت ئەو بابەتە چارەسەر بکات. زۆر باشە کاگەڵوێست جۆ لە منە کاگەڵوێست باش من ئەگەڕێمەوە لای تۆ کاکە هەڵوێست لەگەڵ کاک محەممەد گۆمەشینی کۆمەڵات قسەکەم کاک محەممەد کاگەڵوێست ئەگەر گوێ لە قسەکانی بوو بێ کۆمەڵێک بابەتی ئاماژە پێدا ڕاستە لە رێمی کوردستان قەیران هەیە بەڵام باسی لەو کرد زۆرێک لەو خەڵکانی کە دێن بە زۆرێک لە جۆرەکان وا تێگەێنراون کە ڕێک ئەکەونە بەهشتەوە ئیقامەیان حازرە ژیانیان تەکمیلا بێ هیچ مشکلەیەکیان نابێ بەڵام لێرە ڕوبەڕووی واقعێکی ترە بنەوە مەژوای کردو کە شیرازەی خێزان تێک بچێ ژن و پیاوەکە لێک جیابنەوە مناڵەکانیان سەرگەردان بن بەزیێ بمێنن ئەمە لە چیەوە دروست بوو بەڕاستی چۆن بتوانین تەوازنێک ڕاگرین لە نێوان ئەو قەیرانانەی لێرە هەیە و لە نێوان ئەو ماڵوێرانیانەی لەوێ هەیە. زۆر سپاس کاکزانە سڵاو لە جەنابەت سڵاو لە کاکەڵوێست دیارە من بەداخەوە گوێم لە قسەکانی کاکەڵوێست نەبووی هیوادارم هاوڕێیانمان هیوادارم قسەی کرد منیش گوێم لێ بێگر قسەی کردەوە بەڵام ئەوەی کە با بڵێن باسی کرد و حاڵەتانی هەیە شتێک یعنی زۆر بەکەمی بیستم بەداخەوە ئەوەی کە گرنگە کاکزانە ئێمە دەبێ بزانین بابەتی کۆچ مافە یعنی هاوڵاتی ئەمە مافێکە پێی درراوە بووی هەیە کۆچ بکە بۆی هەیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر کۆچ بکە و لە شوێ پێی خۆش بێ ژیانێکی خۆشتر هەبێت شوێنی خۆی بەجێ بێڵی بۆ شوێنێکی تر ئەمە بڕاوەتەوە بەڵام کاتێک کەسێک دەبێتە پەنابەر یا دەبێتە ئاوارە لە شوێنی خۆی یا لە ماڵەکەی خۆی لە وڵاتی خۆی لە دەوڵەتی خۆی پەنادەبا بۆ شوێنێکی دیکە پەنادەبا بۆ شارێکی دیکە بۆ ئەوەیە کە هۆکارێک هەیە لەو شوێنی کە ئەو لی ئاوارە دەبێ و پەنابەر دەبێ هۆکارێک هەیە کە دەچێتە شوێنێکی دیکە جا هۆکاری ئەمنیە هۆکاری سیاسیە هۆکاری سەربازیە شەڕە هەر کێشەی دیکەیە زۆر زاریشەیە کە بەشێک لە وڵاتان بەهۆی نەبوونی و نەداری و قەیرانی داراییەوە هاوڵاتیانیان کۆز دەکەن ئەم حاڵەتانە ئەگەر بێ سیر بکەیت لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەو خەڵکانی کە لە ئێستادا کۆز دەکەن و دەیانەوێ بچن بە دوای ژیانێککە دەگەڕێن لە وڵاتانی دەرەوە ئەوانە نەکەمە بەستم بە خێزانەوە دەڕۆن لە ڕێی قاچاقەوە دەڕۆن نەگەوانێک کە گەشت دەکەن و دەچن و دێنەوە بۆ خۆیان چونکە ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی ترە ئێمە لە ڕابردوو خەڵک بە ناچاری دەبایە خۆی لە زەریا و دەریاکان بدابایە لەبەرەوەی فڕۆکەخانت نەبوو هیچ ڕێگای وەسیلەیەک نەبوو خەڵک هاتوچووی دەرێ پێ بکە گەر هاوڵاتێک بیست بە گەشت بکات دەبایە بچێتە وڵاتانی دراوسێ ئێستا خۆ دەزانی ئەمە هەرێمی کوردستان خاوەنی دوو فڕۆکەخانی نێودوڵەتیە هاوڵاتی بەپێی ئەو یاسا و ڕێسانی کە هەیە دەتوانێت بە فیزە دەتوانێت بە کۆمەڵک ڕێکاری دیکە سەردانی وڵاتان بکە بەڵام ئەم حاڵەتی خۆدانە دەست قەدەری قاچاقچێتی و ئەوەی کە کەس نازانی ئایندیان چ دەبێ خێزانێک بە سێ چار منداڵەوە 5-6 خێزان بەیەکەوە ڕێک دەکەون دەڕۆن ئەمە کاریگەریە نێرینەکانی زۆر زۆر گەورەیە لەبەر ئەوەی یەکەم ئەم خێزانە باش دەزانن کە ئەو تۆکمەی و ئەو پتەویەی لە هەرێمی کوردستان لە ناو خاک و وڵاتی خۆیان لە ناو خێزان و کە سوکاری خۆیان هەیەە بەدەستی خۆیان دەدەنە دەست قەدەرێکی نادیار کە ئەمە بەڕاستی تاوانێکە وە گوناحێکە بەڕاستی تۆ نەزانی بەیانی چۆن دەبێت نەزانی دوو بەیانی چۆن دەبێت نەزانی ئەو کەسێ لەگەڵی دەستی چێە نەزانی ڕێگاکە چۆنە هات و نەهاتە و پێشت گوتراوی کە لە چەند ڕۆژی ڕابردوو مانجی ڕابردوو ساڵی ڕابردوو خەڵکانێک بە هەمان شێوازی تۆ ئەم ڕێگەیان هەڵبژاردووە بەڵام دەرنەچوونە کە کاتێکیش دەرچوونە تووشی کێشەی زۆر ناخۆش بوونە بەشێک لەم خێزانانە لێرە ئەوەندە خێزانی تۆکمە بوونە ئەوەندە خێزانی نمونەیی بوونە هیچ کێشەیەکیان نەبووە لە ڕووی مادیەوە کێشیان نەبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشیان نەبووە بەڵام کاتێک خۆیان لەو ڕێگە قاچاقی و لەو ڕێگانەدایە تووشی کێشەی زۆر گەورە بوونە دواتر یعنی بەشێک لەمانە ڕاستە گەیشتونەتە شوێنی مەبەستیان گەیشتونەتە کەمپەکانی گەیشتونە ئەم وڵاتێک کە دەیانەوێت بەڵام دوای ماوەیەک سیر دەکەی تووشی حاڵەتێکی مستەقیڕی دەرونی بوونە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشیان بۆ دروست بووە یعنی ئێمە چەند کەیسێک هەیە کە بەداخەوە یعنی ئەمە دەڵێن
حاڵەتەکانی جیابوونەوە هەبووە یعنی وەکو باسم کردم خێزانە لێرە خێزانێکی زۆر تۆکمە بووە خێزانێکی زۆر بێکێشە بووە خێزانێک بووە لە ڕووی داراییشەوە کێشیان نەبوو چونکە خۆ ئەم گەشتە بۆ ئەم وڵاتانە خۆدانیان بەدەست قاچاقچی ئەمە بڕەپارەیەکی زۆری دەوێ بەڵام بەداخەوە بەشێک لەم حاڵەتانی لە ئێستادا لە هەرمی کوردستان ڕوودەدا وەکو جەنابیشی داماژەت پێکرد بەڵێ کێشە هەیە بەڵێ کێشەی موچە هەیە بەڵێ هەندێک قەیران دروست دەکرێت بەڵێ کارەبا باش نییە هەموو ئەمانە ڕاستە بەڵام ئەمانە هەمووی مانای ئەوەی نییە تۆ بەدەستی خۆت ژیانی خۆت و خێزان و منداڵەکانی خۆت بدێ دەست قەدەرەکی نادیار بیان کەیە خواردنی ماسیەکانی ئەو زەریا و دەریانە بیدێ دەست قاچاقچیەکان ئەمانە ویژدانیان نییە ئەمانە کەس نازانی چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکان دەکەن ئەمانە تۆ سیرکە چۆن ئەو خەڵکە سواری یەختەکی بچووک دەکەن و دایاندەنە قەدەری شەپۆلەکانی دەریا و زەریاکان بۆیە ئەمە بە هیچ شێوەیەک چارەسەرنی ئەوەی کە ئێستا بەشێک لەم خەڵکەم ڕێگانیان هەڵبژاردووە کە تەنها بەشێکی من ناوم لێ ناوت چاولێکەری کە زۆر ڕەشە و زۆر خراپە بەڵێ زۆر باشە کاک محەممەد من ئەمەوێ گەر برادران دەنجی کاگەلوێستش بۆ جەنابەت بگوازنەوە کاگەلوێست بەڕێز من ئاگادارم ڕاستە لەو بەرنمەیە و پیشێنە توی بەڵام وەکو چالاگوانێک لێری بەڵام ئاگات لە کەیسی پەنابەرانە ئەمەوێن دێ نمونەم بۆ باسکەی لەوانەی کە مقابلە کراون لە ئەو دایرەی کۆچیان ئەوانە چیان وتووە مەسەلە کەیسەکانیان چی بۆ نمونیان دێ کەیسم دەیتێ بەبێ ناوهێنانی کەیسی زۆر پێکەنی ناوی هەیە کەیسی زۆر سیر هەیە کاکەکە کە هاتووە بیری لەوە نەکردۆتەوە کە ئەچێ لەگە چی بکات تەنها بیری لەوە کردۆتەوە کە بگاتە ئێرە خەڵکمان هەبوو گەشتۆتە ئێرە یعنی وتێتی من ناتوانم تحملی قسە بکەم وتێتی یعنی چی بەبەست چێ ناتوانین تحمل قسە بکەین وتێتی من تەلەبەی دکتۆر ئێستا من ماستەرە خوێنم معقولە دکتۆرەکەم پێمەڵێ ئەگەر یەکێتی وفاتی نەبوو ناتوە نەدەزانی شۆ قەچیە یعنی دەستیان دەلیلە زۆر ضعیفەکە ئەمە کەیسەکەی بووە خەڵک بووە مەسەلەن باسی ئەوەی کردووە کە پەیوەندی لەگەڵ کچێکە هەبوو کە سوکارەکەی ئەیانەوێتی کوشن خەڵک هەبووە وتێتی من مەسەلەن شتی زۆر سیر هەیە کە خۆشی یعنی لە هیچ هیلەکانیە یا بۆ نمونە دام و دەستگاکانی حکوومەت ناشرین نەکات بۆ قسە لەسەر کۆمەڵێشت ئەکاکە ئەو محققە بە تەکید ئەزانێک ئەو شتانەوانیە کە چکە پەیوەندیەکی باشە ئێستا لە نێوان حکوومەت هەموو وڵاتانی دنیا پەیوەندیان بە یەکترەوە هەیە و لە ڕێگای ئێستا وەرگرتی زانیاری شتێکی زۆر ئاسانە بۆ هەر وڵاتێکە بێ زانیاری وەربگرێت بەڵام کێشەکە لەوەیە من بەزەین بەم کەسایەتەوانێت کە چۆن ئاوایەتە دەرەوانێ ئەو حەقی خۆیەتی کە هەوڵ بە حەقی خۆیەتی کە لە وڵاتێک لە ژیانێکی باشتر هەوڵ با بۆ باشترین ئەمە حەقی هەر تاکێکەکە دیەوێت ژیانی خۆی لە باشەوە بکا بە باشترین بەڵام زۆر بە بێزانیاریانە ئەم کەسەیەتە دەرەوە زۆر بە بێ معلوماتانەیەتە دەرەوانێ یعنی تەنها ئەوەی کە ئێمە درکمان پێکردووە لێرە تەنها بابەتە سیاسیەکە نییە خەڵکەکە تۆڕەیە دیلاکە ماهەندووە دەروونێکی گەرمی هەیە یعنی تەسەور کە من نامەوێت داخڵی ئەو بابەتە بم بەڵام یعنی مەجبورم داخڵ ببم ئەگەر ڕێگەم پێ بدەیت فەرموو لێرە لە ئەوروپا خەڵک هەبووە تەسەور کە هیچ ئیشکیلێکی پارەی نەبووە لە تازەترین حاڵەتە خێزانێکی نۆکەسی هاتوونەتە دەرەوە لە چوونەتە یۆنان لە یۆنانەوە بە ڤیزەی کشتوکاڵی چوونەتە ئەوێ وەکو ئەمانە ئەلەساس وەرزێرن شوتیارن ئەیانەوێت سەیری وەسایلی کشتوکاڵی بکەن ڤیزەیەکیان بۆ کراوە بۆ یۆنان لە یۆنانەوە تێکیان بۆ بڕاوە بۆ فەڕەنسا بەم نۆکەسە 21 دەفتەریان ناوە 21 دەفتەر دۆلار یعنی ئەکاتە تقریبا $10,000 ئەمە پارەیەکی زۆر خەیاڵیە زۆر خەیاڵیە یعنی ئەو کەسێک کە سەفەر ئەکاویێتە دەرەوانی کەسی فەقیر نییە چکە کەسی فەقیر ناتوانێت بێتە دەرەوە کەسی فەقیر ناتوانێت کەمترین مەبلەغ کە تۆ بۆ دەرەوە بەکاری دێنی $30,000 هەر کەسێک لە کوردستان قاوانی $30,000 بێت ئەژمار ناکرێ وەکو کەسێکی فەقیریا وەکو کەسێکی هەژار بەڵام ئەوە تەنها کاک محەممەد ئیشارەتی بە خاڵێکی زۆر جوان نەکەوتی شتەکە چاولێکەریە تەنها چاولێکەریە و لەناو خێزانەوە ئەم چاولێکەریە هەڵ ئەفڵێت لە نێوان دوو چیلایە خێزان و تاک وەکو مناڵێکی 7 ساڵ احتراما یعنی گەنجێکی 7 ساڵ یاخود
90 ساڵ 20 لە نێوان ئەم تەمەنەیە کە بیان و بە ماڵەوە ئەگری ئەوێ بچێتە دەرەوە ژیانی خۆی بڕێ لە دوای ئەوە خێزانی گەورەیە وەسەد نەژن و مێردێک بڕیاری وا زۆر کەم هەیە بەڵام خێزانەکەی یا ژنەکەی سۆشیال میدیا دەرەوە ئەبینێت هاوڕێکانی ئەبینێت خەڵکە بینێت بڕیار ئەیات ینی خێزان هەبووە خانوویەکی پسکۆلە خوا پێی یاون لە منتیقەی 120 من هەر نازانم 120 لەکوێ بەخوا خانوویەکیان هەبووە خانووی پێ تەلەفۆن بۆ من ئەەکەم زۆر جار بۆ زانیاری بۆ ئەوانە لە ڕێی هاوڕێ و ئەوانەوە من خانوویەکی پسکۆلەمەیە مێر دەکەم ئیشی ئەوەیە خۆم ئیشم ئەوەیە دوو مناڵمان هەیە ینی من ئەگەر ئێستا وازی لێ ئەهێنی و تەلەفۆنەکە داخیت وڵی پەیوەندی بە منەوە نیە وجدانە ئەسێتەیە ناتوانانی لەو حاڵەتەیە بەجێ بێڵی دانیشتوم زیاتر لە سەعاتێک بۆ سەعاتێک و 45 دقیقە من ئەم خانمەم ڕێنمایی کردووە ماڵێکی پسکۆلەوە هەیە خێزانێکی جوانە هەیە لەخوا بەزیادە شوێنێکی نیشتەجێبوونە هەیە کاریەک نانت ئێکە محتاجی دەستی کەس نەبی بۆ تێشتی بۆ ئەتەوێت بەڵام ئەو کەسە تەنها ئەو قسانە وەرئەگرێکە بە دڵی خۆیەتی یا یەکەم قسەکە ڕوبەڕووی من یەکات خۆ بۆ نایێتەوانێ خۆت بۆ نایێتەوە چیەکەی لەوێکەوە ئازانی ئەمە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەوەی کە کەسێک دەمێکە لێرەیە ئەوەی کە تۆ ئێستا بێت بە کوردی و بە کرمانچی دیاردەی کۆچکردن لە ئەوروپا بۆ ئەوروپا کۆتایی پێهات کۆتایی تەنها کۆمەڵی حاڵەتی زۆر زۆر دەکمەن هەیە کە کەیسێکی زۆر بەهێزی هەبێ و بەڵگەی بۆ سەلماندن هەبێ بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر دەرچی بیەکەین بابەتی سیاسیە لێرە کارتان بابەتی سیاسیەکان زۆر زۆر تەسیراتیان هەیە لەسەر کۆچکردن تەسەور کە ڕێکەوتنی نێوان ئەو دوو حیزبە دەسەڵاتداری کە لە کوردستان هەن ئەگەر بۆ ماوەی 4 مانگ ڕێکەوتنی ئەم نێوان ئەم دوو حیزبە باش بێت تەسەور کە زۆر 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 ئامارەکان بۆڕێت کاتێک خراپە بێ خەڵکەکەوێتە بێ ئومێدیەوانێ لێرە ئێمە زۆر کەس قسەیان لەگەڵا ئەەکەین چی زۆر جوان ئەڵێن کاک زان ینی پلانی زۆر جواندا ئەنێن کە کەمێک لە ڕاوێژکارەکانی سەرەوە درک بەو بابەت ئاکەن من نازانم جێ ئەوەیە کە بتوانم باسی کەم فەرموو بەڵێ فەرموو بەرنامێکی ڕاشکاو بێ بابە و خزمەتی خەڵکە بەڵێ ئەوەی کە من ئێمە درکی پێەکەین لێرەیە دوو کەسایەتی بەڕێز هەن کە جەنابی سەرۆک وەزیران مەسعود بارزانی لە زۆنی سەردا و جەنابی کاکباخڵ لە زۆنی سەوزە دوو کەسن کە ئێستا جڵە و ڕێڕەوی کوردستانی باشوور لە دەستی ئەمانەیە ئازانی جوانترین کۆمنت جوانترین ڕستەیە کە من بیستی بێتم لە گەنجێکی تەمەەن 22 ساڵ وتی چی وتی کێشەی ئەو وڵاتەی ئێمە ئەوەیە کە ئەم دوو بە ڕێزە یەکتر ناناسن یەکتر ناناسن ئەمە ڕەئی منیشە بەڕەئی من منەوەیە بەڕاستی وەکو ئەوەی کە نەک بابەتی سیاست داخل ببووشکە من ئیشم بە سیاست نییە بەڵام بە بڕوای من وایە ئەم دوو بە ڕێزە یەکتر ناناسن خۆڵکە یەکتریان بناسیایە لە نزیکەوانەیە من ڕۆژێکە کرا جەنابی کاک مەسعود چوایە بۆ دەپاشان بۆ ماڵی کاک باخڵ ڕۆژێکی بەتەنیا لەگەڵا بەستە ببردایە بەبێ ڕاوێژکار و بەبێ ئەو هاوڕێیانە چونکە لە تێڕوانینی ئێمەوە وەکو تاکی کورد لە ئەوروپا فەرقی هەیە لە تێڕوانینی تاکێکە لە کوردستانە بۆ سیاست بۆ سیاسەتی ئەمڕۆی کوردستان بۆ حکومڕانی ئەویان نەکردو بە کەیس کاکاڵوێس مەسەلەن کابراوت پێێتی لەبەرەوەی زۆر تیرۆر بەکارێت ئاسایش بەکارێت بەرپرس بەکارێت فڵان کەس هەیە مەڵەن داگیر کا فڵان کەس ئەوێت زۆر ئەمانە زۆرە بەڵام کەیسەکان لاوازن تەنها کاتکوشتنە لێرە زۆر لاوازن بەڵام بە تەکید ئەمانە کراون بە کەیس و پێشکەش کراون تا چەند بڕوا ئەکرێ بڕوان ناکرێ ئەمە ئیشی من نییە بەڵام ئەم بابەتانە کراون بە کەیس حەزەکەم لەو ڕێڕەوە دوور نەکەومەوانێ گەردین دێت خۆزگەوت و برادرە ئەو دوو یەکتریان ئەبینی لە نزیکەوانێت چکە ئەوەی لە زمانی ڕاوێژکارەکانەوە پێیان ئەگەیەندرێ شتێکی جیاوازترە لەوەی کە یەکتر بناسن وتی خۆزگا ڕۆژێک بەیەکەوەدا ئەنیشتن باشتر لە کەسایەتی یەکتر تێگەیشتن باشتر لە دیرکردنەوەی یەکتر تێگەیشتن چونکە ئێمە تێڕوانیمان لە سەرەتای هاتنی کاکباخڵەوانێ تێڕوانینێکی جیاوازمان هەبوو پێمانەوە کابراایکی توندی ئەسکەریە بەڵام وردە کەشتەکان چوە پێشەوە دەرکەوت ئەم کەسە ئەم کەسێکی تند و ئەسکەریە بەڵام کەسێکی زۆر سیاسیەکی زۆر عاقڵیشە من هەرگیز جۆم لە وتارێکی سەرۆک وەزیران نەبووە کە ئامادەکاری بۆ نەکرێت لە هەفتەی ڕابردوو میتینگ دانیشتێکی هەبوو لەگەڵ کۆمەڵێک جوتیارە تێبینیم کردکەم کەسە هەم کەسێکی زۆر ینی لێهاتووە عاقڵە بۆ چونکە
ڕشتەکان ڕوبەڕوو بوو لەگەڵ خەڵکەکە سەکردنەکانی ڕوبەڕوو بوو ئامادەکاریتیان نەبوو خۆزگە ڕێکەوتنێکی وا ئەکرا ئاشتەواییەکی وا ئەکرا کە ئیتر خەڵک لە ناومێدی دێتە دەرەوانێت چونکە ئەوەی تێتە دەرەوانێت چاولێکەری و ناومێدیش لە ناکۆچی سیاسی و دروست ئەبێت هیچ کەسێک نەبوو لە کوردستان لە برسان بردبێ هیچ کەسێک نەبوو لە کوردستان کە لە فەقیریە هاتبێتە دەرەوانێ تەنها ئەو بابەتانن کە جیاوازێکی زۆر دروست ئەکا لە نێوان تاکەکانی کۆمەڵگا لە دەرەوە و لەناوە بەڵێ کاکەلوێست ئەگەر ڕێمەولات کاک محەممەد گۆمەشینی کاکەلوێست ئاماژێ بە کۆمەڵکشی بە جواندا و تەیدی جەنابتی کرد کە مەسەلەی چاولێکەریەکە کە لە هۆکارەکان نائستقراری سیاسی ئەو بۆ ئەو لێک تێنەگەیشتنەی لە نێوان بەرپرسە باڵاکان یان سەرکردە باڵاکان هەیە باسی لەوە کرد کە بەڕاستی خێزانێکی 9 نەفەری هاتووە مەسەلەن 21 دەفتەر بۆی خەڵک بەباشی تێبگا 21 دەفتەریان سەرف کردووە ینی بەڕاستی ئەمە فەقیری نییە کابرا 21 دەفتەر سەرف کا بڵێ ڕۆم ینی خۆ لەوێ ئەوە نییە بڵێ ژیانە کڕم ینی یان دوورەکەومەوە لە مردن خۆتە زانین لە هەموو شوێنێک کار مردن هەیە ینی تێگەیشتنی بەڕێزت لێکدانەوەی بەڕێزت بۆ دۆخ کۆمەڵایەتێ چیە؟ کاکزانە بۆ ئەوەی جۆ لە قسەکانی کاکەلوێست بۆم جارەکانمەژەی پێکرد ئەرەوەڵە باش بوو بەڵە جملێ بوو طبعاً ئەم بابەتێکی تەواو سۆسیۆلۆجیە تەواو ینی کۆمەڵناسیە ئەم سایکۆلۆژیای مرۆڤەکان لە کوردستان ئێستا گەیشتە قەناعەتێک من باوەکو جەنابەت گوتت بەرنامەکە ڕاشکاوە دەمانەوێت ڕێک ئەمانە دیاری بکەین تەوەرە ئەساسیەکان یعنی بۆ زانیاریت من کەوتم بابەتەکە چاولێکەریە تەنها قسم فڕێ نەدا بۆ زانیاریت بڕۆ زۆنەکەیە لە کوردستان کە زۆنی بیتوێن و پشدەرە ئەم زۆنە ئێستا بۆتە مۆدیل ئەگەر لە ماڵێک کەسێک گەنجێکی 19 ساڵ 20 ساڵیان نەچێتە دەرەوە عیبە یعنی وای لێ هاتووە کەسێک بچێتە ماڵێک کوڕێکیان نەچوو بێتە دەرێ دەڵم بۆ نەڕۆیشتووە یعنی بابەتی چاولێکەریەکە لە هەندێک زۆن و شوێن وای لێ هاتووە کە تۆ دەبێت ئیلا کەسێکت بڕوە چۆن دەڕوە لەگەڵ چێ دەڕوە بۆ دەڕوە چەندی پارە دەچی هیچ کێشە نییە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئەگەر ماڵەکەت هەمووی بۆی لە سەردا بنەی هەمووی لە ڕەهەندانەی هەموو ماڵەکەت بڕوە دەبێت تۆ کەسێکت بڕوە ئەم بابەتی چاولێکەریە لە سایکۆلۆژیای تاچی کورد زۆر ڕەنجی داوەتەوە لە ماڵگۆڕین لە جلگۆڕین لە سیارە گۆڕین لە چوونە دەرەوە هەمووی بەیەک چاو سەیر دەکات بۆتە بابەتێک کە پێویستە بیکە مادەم ئەمەیە حاڵەتی دووەم ئەوەی کە کاکەلوێست باسی کرد بابەتی ڕێککەوتنی یانەوەی کە جەنابیش داماژەت پێ کرد سەرکردەکان من بۆ زانیاری باشتێکت پێ بڵم دەزانی کاکزانە ئێستا لە هەموو دنیا یعنی مە کللتورە بووتە عورفێکی سیاسی هەموو سەرکردەیەک سەرۆکی پەرلەمانێک سەرۆکی حیزبێک سەرۆکی وڵاتێک بێزگەم هەموو ڕاوێژکارە سیاسی و اقتصادی و ئەمانەی هەیە ئێستا ڕاوێژکارێکی کۆمەڵناسی هەیە ئەم ڕاوێژکارە کۆمەڵناسیە هەموو ڕۆژی خوێندنەوەی بۆ دەکا لە وتارەکانی لە قسەکانی لە دیبیتەکانی لە بەشداریکردنی لە کۆڕ و کۆبوونەوەکانی لە کۆبوونەوەی لەگەڵ چین و توێژەکانی کۆمەلگا ئەم ڕاوێژکارە کۆمەڵناسیە لە هەموو ڕاوێژکارەکانی دیکەی دڵسۆزترە لەبەر ئەوەی ئەم کەسە وای لێ دەکا ئەم سەرۆکە ئەم سەرکردەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگە خەڵکەکەی خۆی دانەبڕێ و بزانی خەڵک چی دەوێ ئاخر کاکزانە لە هیچ وڵاتی دنیاە کە وڵاتێک ناوی دەوڵەت و موسەساتیبی ناکرێ کەسێک وتەبێژی وڵاتە یا حکوومەتە یا حیزبە یا هەر کەسێکە یا سیاسیەک لە بەرنمەیەک دادەنیشی ئەم شەو هیچ حسابی ئەوە ناکە لەم وڵاتە دەیان سەدان لۆری و بار هەڵگری بازرگانی لە سەحدودن جم و جۆڵی بازرگانی هەیە خەڵک کۆمپانیای هەیە خەڵک ئیش دەکا قسەیەک فڕێدەدا ئەم قسەیە وەک ژەهرێکە فڕێ دێ ناو یەک زەریای ئاو هەمووی پیس دەکات بۆ نمونە وشەی قبول ناکەم سیاسیەک داوەتە لە بەرنمەیەک بەڕێز سیاسیەکە داوت کردووە پێی دەڵێ پێتان وایە ئەگەر ئەم هەڵبژاردنە نەکرێت بۆ نمونە سڕوو دەدا ئەگەر ئەم سیاسیە لەم بەرنمەی تۆ تەنها بڵێ باوەختی هەڵبژاردن بێ ئەگەر هەڵبژاردن نەکرێت مە خۆمان دزاین چی دەکەین کاکە دەزانی مەچنە سەقام گیریەکی دەرونی کۆمەڵایەتی سیاسی ئابووری دروست دەکە دەزانی ئەم قسەی ئەم سیاسیە کاریگەری گەوری لەناو خێزانەکانیش دەبی دەزانی ئەم ژن و مێردەی کە دوێنێ بڕیاریان دابووە کۆچ بکەن دوایە بە قسەی من و تۆ و بەم بەرنامەی و بەدە بەرنامەی دیکە بڕیاریان دابوو پەشیمان ببنەوە بەڵام ئەم سیاسی ئەو شو هەمووی تێک و پێک دەداتەوە ئەم قسەی دەچێتە ناو خێزانەکە ئافرەتەکە یا ژنەکە بە پیاوەکەی دەڵێ پیاوەکە ئەم قسەی زانا و محەممەد و فلان کردیان هیچ نییە ئەم سیاسی ڕاز دەکە ئاگاداری لە مرکزی قەرارە بۆیە بەخوای مانجیدا هەڵبژاردن نەکرێ ئەم وڵاتە دەبێتە گۆماوی خوێن و شەڕ ڕوو دەدا
ئایندەی منداڵەکانمان دیار نییە، دوکانەکەمان دیار نییە، دیسان دوکانمان دەسووتێتەوە بەخوای، بازارمان دەسووتێتەوە، نەوەڵا بە ئەم پارەیە کۆبکەینەوە بڕۆین بچین لە وڵاتێکی قیرسیان لە ڕێ یا دەمرین یا دەردەچین با بڕۆن قەیناکە گرنگ ئەوەیە ئەم وڵاتە جێبێڵین. ئەمە لەم وڵاتێمە تا ئێستا لێکدانەوە بۆ لێدوانی سیاسیەکان نەکراوە. اینجا هێزێک دێ تەنها لە پێناو ئەوەی بۆ نمونە ناوی لە خۆی ناوە ئۆپۆزیسیۆن ناڕازی هەر شتێک بۆ نمونە تەنها بۆ ئەوەی بەم خەڵکە بڵێ ئەگەر ئێوە ئەم دەسەڵاتە بڕوخێنن ئەوە من دێم ئەم دنیاە مۆر دەکەم سوور دەکەم شین دەکەم زۆر جوانی دەکەم ئاوا لە خەڵکەکەی دەکە ئەم خەڵکە نەک هیوایەت و ئومێدی بەم وڵاتە نەمینێ تۆ هەر لە جادە بڕۆی هەر شتێک نبینی بە ناوی جوانی وڵات بۆیە ناچاری زوو بگەڕێەوە ماڵەوە یا خۆت کۆبکەیەوە یان بە دوای قاساقچێکدا بگەڕێی ئەم وڵاتە جێبێڵی ئەمجا جگە لەوەی ئەم هەموو بەرنامە و ئەو هەموو شرۆڤە و لێکدانەوە نامەنتقی و نالۆژیکی و ناسیاسی و نائقتصادی و بەبێ فلتەرەی لە بەشێک لە کەناڵەکان تۆ نازانیم خەڵکە لەکوێ دێن ئەم لێکدانەوانە دەکەن بڕئیوی پێی وایە لە هەفتەی بێ ینی هەمووی بیتە فەلەک ناس پێی وایە لە هەفتەی داهاتوو بینی پارتی وێچێتی زۆر باش دەبی ئەوی دیکە نەوەڵە پێم وایە بینەکەیانەوەندە خراپ دەبی ئەگەری لێکدان هەیە تۆ پێت سەیرەمانە ئەم لێکدانەوە دەکەن ئەم قسەیە زۆر ڕاستە یەک پێکەنینی سەرکردەیەشی سیاسی لە وڵاتە کاریگەری گەورەی لەسەر سەقامگیری ئابووری سیاسی دەرونی کۆمەڵایەتی دەبێت و بە تایبەت ئەو سەرکردە و سەرۆکانەی کە وڵات بەڕێوە دەبن یان باوڵێن ئەو حیزبانە حیزبی باڵادەستن لە هەرێمی کوردستان بڕیاریان بەدەستا خەڵک لە وتەیەکی ئەوانەوە ژیان دروست دەکاتەوە لە وتەیەکی ئەوانەوە لە لێدوانێکی ئەوانەوە وڵات کۆتایی پێدێ زۆر لەم وڵاتە خەڵک ئێستا نازانێت چاوەڕێ موچە بکات چاوەڕێ چاکبوونی کارەبا بکات ئێستا تۆ دەزانی کاکزانە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ڕەنگە لە ماوەی ئەو دوو مانگە یعنی ئەمە ئامارە ئەمە قسەی با بڵێن بازاری نییە لە ماوەی ئەو دوو مانگە ئەگەر شوێنێک وەربگرین کە بێ ئاویە ئێستا ینی باشی زۆری شارەکانی هەرێمی کوردستان بێ ئاویە دەزانی بابەتی کۆچکردن لەناو ئەو خێزانانەی کە چێشەی بێ ئاویان هەیە زۆرتر باز دەکرێت وەک ئەو خێزانانەی کە چێشە ئاویان نیە ئەخر هاوڵاتیەک لە گوندی ئەلف و باوجیم نامێ ناوی ئەو گوند و زۆنانە بینیم کە بۆتە شاهانە و ژیانی شاهانە و سیازێک دروست کراوە لەگەر خەڵکەکەیت کە ئاوی ئەو شارانە هەموو چۆتەوێ ئاوی وڵات چۆتەوێ سەوزایی هەموو لەوێ خۆشی لەوێ ژیان لەوەیە ئەمانە بۆ باسی چوونە دەرەوە بکەن ئەمانە باسی ئیتالیا دەکەن گوندەکە خۆی گوندی ئیتالیا لێرە زۆنەکە خۆشە ئاوی باشە کارەبای باشە نازانم چی باشە بەڵام هاوڵاتێک لە گەڕەکە شاری هەولێر لێرە خانووی هەیە 100 متریە 4 دەفتەر 5 دەفتەری دەکاوی بە زمانی وەکو جەناوە دوتر ئەمە پێی وایە ناتوانانی ژیان بەم جۆرە بەسەر ببات پیرسیا پێشی دەڵێن قاچاقچیەک هەیە بڕۆ دەتوانی بەو 4 دەفتەرە ژیانی خۆت بگەی وڵاتێکی ئەوروپی ژیانی خۆت منداڵەکەت هەمووت زامن دەبێت بەڵام من دەیان دۆسیەم لەلایە و بینی و میشە بە ئەمەش بڵێم تخوا کاکزانە ئەم خێزانە تۆکمەی کە لێرە لە ترسی ئاو ڕایان کردووە چوونەتەوێ دوای ماوەیەک لە غەریبی کاریان بەدەست نەکەوتووە ژیانی کۆمەڵایەتی ئەوێ جیاوازە دابڕانە هەموو شتێکە ژنەکە بە پیاوەکەی وتوە دەمانەوێت بگەڕێنەوە بەڕاستی لێرە ناحەوێنەوە پیاوەکە وتوێتی ناتوانین بگەڕێنەوە ئێمە خانومان نەماوە سیارەمان نەماوە و ناتوانین بگەڕێنەوە کێشە دروست بووە ژنەکە وتوێتی خۆم مناڵەکان دەگەڕێنەوە پیاوەکە وتوێتی ناگەڕێمەوە ئیدی ئێستا ئەمانە لە وڵاتێکی ئەوروپیارێکی لە شوێنێک دەژین یعنی عائلەی تۆکمە هیچ عیبیان نەبوو لەبەر قەیران ڕایان کرد تووشی قەیرانی کۆمەڵایەتی بوونە بەڵێ کاگەڵوێست ببوورە کاک محەممەد ینی بەڕێزت باسیەوە کردێمە کە پێندێکی تەلەفۆنیمان ئەنجامدا گفتوگۆمان لەسەرەوە بابەتە کرد باس لەوە کرد هەندێک گەنجێ دەڵێ وڵی من لە داخی مۆدلەکانەوەی لێنراوە مۆدل هاتوم و کاک محەممەدیش باسی بابەتێکی کرد ئەو کەیسانە هەبووە مەسەلەن هەیە لە وڵاتەکەی جەنابەت بڵێ کاکجانم میدیا هۆکارێکی سەرەکیە میدیا بە هەموو شێوازەکانیوانێت هۆکارێکی سەرەکیە بۆ قاڵان خەڵک بۆ دەرەوانێت لێرە ئەڵێ من کەسێکی ینی خوێنەوارە شەهادەی هەیە زانکۆی تەواو کردو ئەوانە ئەڵێ حرمەتم بەقا کچە مۆدلێک نییە ئێستا مۆدلێکی کە پێیا بووە لەناو ئێمە هەر لە کوردستانە مۆدلمان نییە کاکدانە نازانم هیچ مۆدلێکمان نییە لە کوردستان حەزەکەم بە ڕاشکاوی قسە بکەی مشکلت نەبێ ئەوەی کە لە کوردستانە هەیە ئێمە دوو مۆدلمان هەیە یەکێکیان ئەو خاتونە بە ڕێزەیەکە کچی ماوەسە هۆمەرجەیە دیزایانی جدی کوردی دەکات کەس هەیە ناوی هەواخانە نازانم من زانیاریکەم نیە لەسەری چەند جارێک شتەکانی بینیوە ئەویش ئەکی پاراستنی جلوبەرکی کوردیە بەڵێ بەڵێ
ئەوانەی کرد کە ماون لەگەڵ احترامما بۆ تەواوی بینەرانی خۆشەویست و بۆمە ئەو کەسانی کە دەنگ بەبیسن ناویان مۆدێل نییە. ئەگەر لە ئەوروپا بەم شکڵا بەم شێوازە تایپی کە ئێستا لە کوردستانە هەیە پێیانەڵەن پۆڕن ستایل، چونکە ئەو ستایلی لە شولاری کە ئەو بۆ خۆی دروست کردووە ئەمانە ستایلی پۆڕن، ستایلی مۆدێل نین. مۆدێل کەسێکی باریکی باڵابەرسی جسم ڕێکە کە ئەو جلو بەرگەی لە بازاڕە دەرەچێ ئەو لە بەریەکە و بە شێوەیەکی جوانتر نیشانی تۆی ئەیە کە جوانی ئەو جلو بەرگە دەرکەوێت، جوانی ئەو پێڵاوە احترامن دەرکەوێت، جوانی ئەو خشت و زیوە دەرکەوێت. بەڵام لە کوردستان مۆدێل شتێکی هەیە. ئێستا ئەم شێوازی مۆدێلە پەڕاوەتەوە بۆ ئەوروپا. چۆن کوڕێکی کورد بەیانی سعات حوتی بەیانی ئەچێتە سەر ئیش هەتا 4 ئێوارە، هەموو مانگەکەی ئەکاتە 1500 ئێرۆ تا 1600 ئێرۆ بۆ 1800 ئێرۆ ئیشەکە. لە تیکتۆکە ئەم کچە مۆدێلەدا ئەنیشە لەگەڵ کچە مۆدێلێکی کەیە لەگەڵ کەسێکی کەیە پێی ئەڵەن تەحەدی ئەکا. باشە ئەڵێ تۆ مەهێڵە لە بەرامبەر فڵان کەسا من بکەوم، من دعوت دەکەم بۆ چووچیا لەوێ یەکترە بینی. ئەم کوڕە ئەم پارەی کە پێیەم 1000 یۆرۆیە ئەچێ ئەیا بە گوڵە شێرە دڵە نازم چییە ئەیەن لە یەکتر لە تیکتۆکە کە ئەم نەکەوێت تر پارەی ئەو مانگەی کە هەیەی لەمەیان سەرفیەکە لەم تیکتۆکان سەرفیەکە کە لەبەرەوەی کە ئەم کەسا کە لە تیکتۆکە کەسێکی بەناوبانگە و مۆدێلە نازانم چی لە تووشیا بیبینێ تەنها بینینێکی نازان چۆن بیبینێ ئەویان نازان. مۆدێل لە کوردستانە ئەڵێ هەندێک کارجار ئێمە بەس پێویستمان بەوەیە خەڵک قسە نەکەن. ئەو کەسانێک هیچ پێوەرێک هەیە لە کوردستانە جەنابتان میدیاکارن کۆمەڵێک ئەبێ پێوەەر هەبێت تۆ بکا بە میدیا، تۆ بەچ پێوەرێک میدیاکاری یا بەچ پێوەرێک ڕۆژنامەنووسی، بەچ پێوەرێک دکتۆرێک بەپێی ئەوەی کە خوێندوێتی و شەهادەی هەیە و احترافی پێکراوە بۆ بە دکتۆر، مامۆستایەک عینەن شت، مهندسێک عینەن شت، ڕۆژنامەنووس بەچی بووە بە ڕۆژنامەنووس. مۆدێل تۆ بۆ چی بووی بە مۆدێل؟ ئەمە ئەرکی حکوومەتە لێبێچینەوەی لەگەڵکە. ڕۆژنامەنووسمان هەیە نازانێت ڕاپۆرتێک بخوێنێتەوە، نازانێت مقابلێک کەس دووسە غەڵەتەکە. مۆدێل تۆ وەرە بە چ پێوەرێک تۆ مۆدێلی؟ ئەمانە ئەرکی حکوومەتە کە جڵەوی ئەمانە بکە. پەروەردەی خێزانی زۆر لە خەتەرانە. خێزانەکان ئێستا بۆ تۆکس و فیلەر و جوانکاری و ئەم شتانە بۆتە شتێکی ضروریەت، یعنی ئەگەر نەکرێ نابێت. نییە جوانی نییە بۆ زیبایی نییە، بۆ ئەوە نییە کە تۆ جوانتر بی، بووە بە واجب بە ئەرێک کە ئەبێ ئەنجام بدرێت. لە کوردستانە بەڕاستی حەقە ئەمانە ڕێگریان لێ بکرێ. هەر کەسێک کەڵەسێ لە خۆیەوە وێبسایتێکە کاتەوانەیان ئەکاونتێکە کاتەوانێ ژەهر ڕژێتە ناو ئەم کۆمەڵگەیەوە. بەڕاستی ژەهر میدیاکانمان پێویستە فیلتەریشان هەبێ بۆ ئەوەی کەچی ئێستا کەناڵی ئازیزی کوردستان تیڤ ئەمانە مناڵی لەبەردەمادا بنێ لە 8 بەیانی تا 12 شەو هیچ لێی ناترسی، لەمانە ناترسی بەڕاست. بەڵام کەناڵ هەیە بەفە ڕوود ناوێریش نەکەودانی سەیری و کەناڵە بکەن، ناوێری چکە ژەهر ڕژێتە ناو ماڵەکەتەوە، ژەهر ڕژێتە نێشتی مناڵەکانتەوە، ژەهر ڕێژێتە ناو خێزانەکەتەوانی. ئەمانە زۆر خەتەرن. کاک محەممەد باسی شتێکی کرد کە خوا کە بیرم نەچێتەوانێ، باسی ئەوەی کرد کە بەرپرسێک هەیە ئەمانە هەمووی تێک هەیە، ئەم شتانە تێک هەیە. هەبووە خەڵک هەبووە مقابلەکەی لەسەرەوە بووبێ و توێتی من لە داخی کچە مۆدێلەکان هاتووە. خەڵک هەبووە توێتی لەبەر ئەوەی حرمەتی کچە مۆدێلێک زۆر لە حرمەتی من زیاترەکە خوێنیتەوە. ئەڵێ لەسەر کۆمنتێک کە نووسی و مەدەهی دڵم بووە بۆ کچە مۆدێلێک بەرپرسی گەورە هاتووەتە سەرخەت و سوکایەتی بە خۆم و ئەژدا و ئابام کردووە. یعنی لەسەر داوای کچە مۆدێلێک بەرپرس هەبووە کە محاسبەی کەسێکی کردووە، محاسبەی کەسێکی کردووە لەسەر ئەوەی کۆمنتێکی بۆ نووسیوە یا شتێکی لەسەر ئەم کەسە زانیوە یا شتێکی لەسەر ئەم کەسە وتووە. بەڕاستی ئەمە کاریگەری هەبووە کاکە هەڵوێست مەسەلەن تۆ لەوێیت لە ناو بابەتەکانیت بە زیندویی بە وردی ئاگاد لێ زانیاری پڕ معلوماتی مەسەلەن بە خەون و خەیاڵ و کۆکۆی کاک محەممەد گۆمەشینی باسی کرد بە پڕ هیواوە هات بێ بەڵام 2000 ئەو خێزانە لێک جابن و منداڵەکانیان سەرگەردان بوو بن. بەتیان حاڵەتی لەو شێوەیە من پێ بەڵێم خەڵک هەبووە ئەوەی هەی بۆ نەی بۆ فرۆشتێتی هاتۆتە دەرەوەنێ کە هاتۆتە دەرەوە سەیری کردووە ئەوروپا بەو شکڵە نییە کە ئەو بیری لێ کردوتەوانێ بەو شێوازە نییە کە ئەو بیری لێ کردوەوە. لەبەر ئەوە پەشیمان بۆتەوانێ ئەوێ کاک محەممەد وتی ژنەکە ئەوێ بگەڕێتەوە، بەڵام ئەوی کە ئێمە بینیمانە
پیاوەکە بەردەوام کێشەی دەنگم هەیە کاکدانە بەڵێ پیاوەکە بەردەوام کێشەی لەگەڵ ژنەکە دروست کردووە کە تۆ ماڵێ پێشڕۆشتم تۆ سەرێ لێ تێکام عیبم نەبوو خوانەی بڕێت ئیشێکمان هەبوو ژیانمان هەبوو هەمووی خەتای تۆ بوو منێ هێنایە دەرەوە کێشە دروست بۆ ورتە بۆتە دەنگ بەرزکردنەوە ئێستا پۆلیس پیاوەکەی کردوتە دەرەوە مناڵەکان لە شوێنێکن لە لای دایکیانن باوکەکە نازانێت چی بکە نازانێت لە کەمپێکان ناتوانێت تووشی بەتەنیا ناچارە بێ بگەڕێتەوە بۆ کوردستان و حاڵەتێکی کەشمان هەیە کە ئەمەش هەیە لە ئەوروپا دایک هەبووە کە هاتۆتە ئێرە لە هاوسەرەکەی جیا بۆ تەوانێ تانی وەشە و دەنگەدەنگ لایدی کردو تەوانێ میوانی هەبووە ڕفێقی هاتووە چۆتە دەرەوە دەنگەدەنگی کردووە پۆلیس مناڵەکەی لێ سندووە جێتی تۆ ناتوانی پەروەردەی ئەم مناڵەکەی ئێستا ئەم مناڵە نە لای دایکێتی نە لە لای باوکێتی حکوومەت بەخێوی ئەکا حکوومەتیش بەو شێواز و دەستورەی بەخێوی ئەکا کە وڵاتەکەی پێی ئەڵێ بەو شێوە پەروەردەی ئەکا کە وڵاتەکەی پێ ئەڕوا بڕێەوە یعنی کۆچ بۆتە نەک هۆکاری ئەوەی کەسەکە پارەی لە دەست بچێیان نیشتیمان دووکەوێتەوە یان لە کە سوکار دووکەوێتەوانێ کەرامەت کەوتۆتە خەتەرەوە کەرامەتی ئینسان کەوتۆتە خەتەرەوانی بۆیە ئەوەی کە ئەیبینن کاتان دێکن ئەوەی کە ئەیبینن یا ئەوەی کە ئەیبیستن بەو شێوازە نییە بۆ شێوەیە نییە کە ئێوە بیری لێ ئەکەنەوانێت بابەتی ئەوروپا لە ئێستاە کۆتایی هاتووە بۆ هەر کەسێکە بێتە دەرەوە ئیلا کەسێک ئەبێ کەسێکی زۆر خوێنەوار بێ شەهادەیەکی زۆر باشی هەبێ زمانێکی باش بزانێت هۆکارێکی سەرەکی هەبێت بۆمانەوە و هۆکارەکەشی بیسەلمێنێت کە بۆچی حکوومەتی ئەو وڵاتە ناتوانێت کێشەکەی تۆ چارەسەر بکات هۆکارەکەی چییە ئەبێکی ئەمانە هەمووی یەکلایی بکرێتەوە ئەو کاتە ئەکرێت شتێکە بنێک هەتا کێشەکە و حەلەبێ لێرە بمێنیتەوانێت بەڵێ زۆر باشە کاک محەممەد ئەکید گوێ بیستی کاکە لێزبی باسی لەوە کردکە خەڵکە بۆ مەسەلەن ڕۆیشتووە لە داخی ئەو کچەوانی کە پێڵن کچە مۆدل کاگە لێست تەسنیفی کرد پۆلێنی کرد کە کامە مۆدلە و لامو دنیاشە هەیە ئۆکەی بەڵام بە شێوازی خۆی بە ڕەسەنێتی خۆی لە کوردستانە مەسەلەن یعنی بۆ بگاتە ئەو دۆخی کە دەردەکان هێندە کوشندە بن گەنجێک ناچار بەسەری خۆی هەڵگرێ شیرازە خێزان تێکدان لەسەرەوە کاک زانە طبعاً بابەتی باوڵێن سوۆشەل میدیا ئەمە باسەکە لەسەر ئەوەیە کە بۆ نمونە گەنجێک بۆ بێ هیوا دەبێت لە وڵاتە ئەمەی کاک هەڵوێز باسی کرد گەنجێک کە کوڕی خێزانێکە خێزانەکە خەباتێکی دوور و درێژ شەهیدیان هەیە قوربانیان داوە تووشی ڕزالەتی هەموو شێت بوونە لەسەر کوردایەتی بە نمونە ئەگە خێزانێکی ئاوا بە نمونە وەربگری سیر دەکەی ئەم کەسە نەخۆی نەخانەوا دەکەی هیچ کە سوکاری مستەفید نینە لە خەباتی ئەم کوردایەتی کە ئێستا حکومڕانی کوردیە لە بەرامبەردا ئەوەی کە ناوی لێنرایە کچە مۆدل کچە نازانم چی کەسێکی دیار لە تۆڕە کۆمەڵایەتەکانە تیکتۆکە و نازانم چی ئەمانە بە زۆرێک پاڵپشتی دەکرێن بە زۆرێک هین دەکرێن اینجا هەر بەهۆش ناوەستێ کاتێک تۆ سیر دەکەی لە بەرنمەیەک ئەمانە بانگەش دەکرێن داوت دەکرێن بێژەرەکە پێی دەڵێ خاوەنی چی دەڵێ خاوەنی 2002 من پێی دەڵێ لە کوێت بوو ئەڵێ کڕیمە ئێخۆ ئەم گەنجە ئەم خانەوادەم خەڵکە بیر دەکاتەوە ئەخر ئەم خاتونە ئەم بەڕێزە ئەم کوڕا ئەم نازانم چێە ئەخ 2002 لە شاری هەولێر لە شاری سلێمانی ئەی هاوار بە چ دەکردرێ ئەمە خاوەنی 100 مەتر خانونیە ئەمە وە تانکەرە گاوی و 15,000 پێ ناکردرێ ئەمە 2002 ئەم حکوومەتە 2002 زەوی لە چێ هینەدایە ئەوە ئەمە کرێتیە 22 ساڵە ناوی خۆی نووسیوە بۆی پارچە ئەرزەیەکی کرێتی وەربگری 6,000 پێیان پڕ کردوێتەوە لە 6 هەڵبژاردن وعدیان پێداوە 6,000 درۆیان لەگەڵ کردووە بەڵام ئەم خاتونە بە یەک کونفەیەکون بە یەک کاغەزی ئەوەندە ئیدی بۆی چۆمارەوە و کاغەزەکە لە ماڵەوە 2002 لەسەر تاپۆکرا اینجا بۆ شەو تۆ سیر دەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان باز لەوە دەکات کە بڕاندێکی خۆی کردوتەوە بزنسێکی خۆی کردوتەوە نازانیمە بەچ کردوتەوە ئەخر لەم شاری هەولێرە لەم سلێمانی لەم دهۆکە زۆن و گەڕک هەیە تۆ بە ئۆتۆمبیلەکەت خەریکە پێدعیبی بێوێدا بچی ئەو جیاوازە تا ئۆتۆمبیلەکانیش دەبێت جیاواز بی کە بێوێدا دەچی نەک دووکان ناگیرێ و ناکردرێ و ئەرز ناکردرێ کە ئەم گەنجە دەبینێ ئەمانە خانوویان پێدەکردێ سیاریان پێدەکردرێ کار و کاسبی بۆ ئەوان هەیە ژیان بۆ ئەوان خۆشە ئەو خواردنە تایبەتانە بۆ ئەوان ئەم گەنجەش دەخوایان ناخوایە لە فەیەک لە سەوڵەکە دەخوایە لە ئیسکانی هەولێر دەخوا
ئەمە ژیانیتی بۆیە بیر لەوە دەکاتەوە فشارە سەماڵەوە دروست دەکات کێشە بۆ ماڵەوە دروست دەکات پێیان دەڵێ ئەگەر هاوکاری منەکەن منیش بڕۆم کێشەتان بۆ دروست دەکەم ماڵەکەشیان لە پێناو ئەگەرێکی خراپ و ئەگەرێکی خراپتر ناچارن زۆر زار دەکەونە ژێر ئەو واقعی کە بە کوڕەکەیان بۆ ئەوەی لێرە لە دەست نەچێت تووشی کێشە و تاوانی گەورە نەبێ ناچارن زۆر جار قوربانی بە ئۆتۆمبیلیان بە ماڵیان بە خانوویان دەدەن و دەینێرن جایا ئەوەتە دەردەچێ وەکو کاکەلۆز گوتیان ئەوەتە دەبێتە قوربانی ئەم ڕێگایە بۆیە نادادی نادادپەروەری نەگرێرە لە هەموو وڵاتانی دنیا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بێزاری هاوڵاتی لە وڵات لە خاک لە نیشتیمان لە کاڵبوونەوەی ئەم شتانە بۆ هاوڵاتێکی گیرفان بەتاڵ بۆ گەنجێکی گیرفان بەتاڵ بۆ گەنجێکی دەرچووی کە 5 ساڵە 6 ساڵە 10 ساڵە زانکۆی تەواو کردووە دەرچووە پارەینێ بزنس بکە پارەینێ دوکانێک دابنێ واستەینێ پارچە ئەرزەیەک وەگری بیکاتە ئیش لە کۆمپانیا و شەریکەیە وەرناگیرێ لەبەر ئەوەی کووردە چونکە تۆ ئێستا دەبی 6 مەرج هەیە یەک ئەوەیە زمانەکان بزانی دوو ئەوەیە لە شولارت جوانبی سێ ئەوەیە نازانم چبی واستەبی ئەمە ئەمانەی نییە بۆیە ئەمە وا دەکات بێزار بێ لای ئەم گەنجە بابەتەکانی نیشتیمان پەروەری و سەروەری یاسا و دادپەروەری و نازانم ئەمانە قسەی سواون تااقەتی نییە تااقەتی نەجێ لەو بەرنامانی من و توش ڕابگری تااقەتی نییە سەیری هیچ بکات تەنها ئێستا لە جیاتی ئەوەی ئالوودەبی بە کۆمەڵک بابەت ئالوودە بووە بۆی کە سەیری ئەم کچە مۆدێلانە و ئەم خەڵکانی کە لایڤەکان دەکەنەوە لە تیکتۆک و ماڵەکەی خۆیان و سفرەکەیان و نان خواردنەکەیان و بزنسەکەیان پیشان دەدەن یەکجاری خەفەت دەخوا یەکجاری تووشی ئەس دەبی تووشی نەخۆشی دەبی بۆیە حکوومەت نابێ ئاوا خۆی شلکە ئاوا بازار چۆل بکە مەدان چۆل بکە بۆ ئەم خەڵکانە و دەبێ بەڕاستی سەردەمی ئەوە بێت کە برێ من ئەینە لەکە هذا ئەمەد لە چێهینە کاکە ئەم کچە مۆدیل ئەوەی کە هەڵوێز ناویتری لێنان ئەمە تۆ ئەمە لە چێهێنا ئەم بزنسە چێ بە تۆیدا ئەم دوکان و ئەم مۆڵە گەورە چێ بە تۆیدا ئەم بازارە جوانە چێ بە تۆیدا ئەم پارە و ئیمکانێتە چێ بە تۆیدا ئەی بۆ گەنجەک پێی ناکرێ ئەمە بکە ئەم ناعەدالەتیە بەردەوام بێ خەڵک ئەم ڕێگا هاتوونەهاتە دەگرێتە بەر هەزاران کاک هەڵوێست لە ئەوروپاوە بڵێن کۆچ بۆ ئەوروپا سوودی نییە باش نییە و وەختی نەمایە خەڵک ئەمە نازانێ خەڵک دەڵێن ئیلا بچم لە ئاو بخنچێن باشترە بۆیە ئێمە دەمانەوێت خەڵک ئاش بکەینەوە بە خەڵک بڵێن کاکە ئەم پارێ لێرە بخۆن لێرە ژیان بەسەر ببن وەڵە ژیان لێرە خۆشترە وەڵە ئەم 5 دەفتەرە ئەم 20 دەفتەرە ئەم 2 دەفتەرە لێرە بەکاربێنن لێرە لەگە کەسوکاری خۆتان ئەو ژیانەی هەیە لێرە بیکەن بەڵام لە بەرامبەریشدا ئەوەی کاکەڵوێسیش گوتی بەشێک لە میدیا کە ئێستا بۆتە بازرگانێکی باش بەشێک لە میدیا لە نێوان دووکەوانە بوونەتە بازرگانێکی باش بۆ جوانکردنی دەرەوە و ئەوروپا و ژیانی شاهانە و نازانم چی ڕەشکردنی ئێرە هاوڵاتیەکیش پێی بڵێ ئەمە ڕەشە ئەمە سپیا بەدڵنیاییەوە بە دوای سپیەکە دادەگەڕێ بۆیە گەنج بێ هیوا دەکرێت گەنج بێ ئومێد دەکرێت و گەنجیش خوێنی گەرمە طبعاً سایکۆلۆژیای گەنج وایە کە حەزی لە تاقیکردنەوەیە حەزی لە مجازەفەیە حەزی لەوەیە ئەم شتانەی کە نەیبینیوە تاقیب بکاتەوە حەزی لێیە خۆی بەو ڕێگایانە دابدا بۆیە ئەم بارودۆخانە حکوومەت دەتوانێت بە پلان و بەرنامەی زۆر تۆکمە چارەسەری بکە سپاس دەکەم کاک محەممەد کاکەلوێز دوا سەرنجی خۆت ئەگەر پامێکی کورت سپاس بۆ هەم ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان دوو نقطەیەکە هەیە دوو خاڵیکە هەیە گەر ئیجازە دەی من یەکێک لەوانە کاک محەممەد شتێکی زۆر جوانی وت کە بەڕاستی حکوومەت ئەبێت بەم ئەرکە هەستێت بەم ئەرکە هەستێکە بن ئەم دیاردانە بنبڕ کاشکە ئەمە خەڵک ناومێت ئەکا بۆچی کچە مۆدیل بنبڕ نابێ یا بۆ دەسەڵاتیان نییە چە مۆدیلێک لە سلێمانیەوە ڕاکا بۆ هەولێر لە ڕقی سلێمانی ئەی پارێزێ شوێنی ئەیاتێ بۆی بڵێ ئێرە شوێنێکی ئارامترە لەوێ ئێرە ئازادی زیاترە لەوێ ئەی پارێزێت تەواو نابێت یا ئەوەی هەولێر ڕاکا بۆ سلێمانی لە سلێمانی ئەی پارێزم بڵێ ئێرە ناوچەیەکی سەلامەترە لەولا من ئازادیم باشترە لەملا ئەمە ئەرکێکی ڕەوانیە ئەمە کارێکی ڕەوانیە ئەمە کارێکی تەندروست و عاقلانە نییە هەر شتێک کە ناشرین بوو ناشرینە لە هەج لایەک بوو ئەمە بەڕاستی پێویستە لە هەردوو بەشەکە بەداخەوانێ بەڵام لە باشووری کوردستان بە تایبەت ئێستا لە پارچەکانی کەەوە خەڵکمان بۆ دێک ئەمە ئێستا مۆدێلی فارسمان هەیە مۆدێلی عەرەبمان هەیە سووریمان هەیە لوبنانیمان هەیە بە دوای زۆنێکی پەڕ و پاراوتر و پارەتر و چەورترە ئەگەڕێن بۆیە لێەوە ئەگەنە ئێرە بۆچی ناچ بۆ شوێنێکی کەسکە لەو شوێنە پار ئەو پارەیە ناکەم یەک نقطەیەکە کە زۆر گرنگە کاکێ بەڵێ کاکزانە
ئەزانی لێرە خانمی کورد هەیە کە ناتوانێت جوتێ دەستێش بڕێ لێم پرسی لەوانە لێم پرسی بۆچی منم حاڵەتەن بە چاوی خۆم بینیوە کە دەستی سوور بوو بۆوانێت لێم پرسیوە خەڵکی هەر کوردێکی هاونیشتمانیی خۆمانە دەچ وەڵا ناتوانم دەستێش بکڕم بەسەر چاو من بۆ دەکڕم جێتی نا قەینا ئەگەرەکە پارەکەم بەرێ خۆمەی بکڕم ئەمە دوکانەکەی خۆمەچین ئێستا جوتێ دەستێشە بۆ کڕم بۆ دیان نە بەخوا خۆمەچم تۆ حەزێت نایە پارەکەم ماوە تێ 10 ئیرۆ کە دوایی سەیرم کردووە هەر ئەوەنە لە من دوور کەوتۆتەوە چۆ کردێت ئەمەکینێ قومارەوە ئەزانی خانمی کورد ئێستا گەیشتۆتە ئەوەی بەس بچووکترین کات هەبێ بە دیار مەکینێکی قومارەوەدا ئەنیشێ ئەزانی بەدەیان گەنجی بەداخەوە ناوی شوێنەکانێنم بەداخەوە هەر یعنی بچووکترین شوێنێت پێڵم سەرای سوبحاناکات چەنە هیچ کەسی تایەکە تووشی دەرمان بووە کە دەرمان کێشی زۆر قورسن کە خەڵکی نامەوێ ناوی شوێنەکان بێنن جوان نییە بەڵام یان تووشی سەرگەردانی گەورە بوون بەڕاستی کاکە دەرمان شتێکە لەوانەیە بتوانی خوێنەکەی بگۆڕی باش ببێت یا بۆ نمونە مەشروب شتێکە تۆ بتوانی ئەو کۆهولە لە لەشی دەرکی خوێنەکەی بۆ کوڕی بەس قومار چی دێت قومارە چێتە مێشتەوانێت ئیلا ئەبێ و کەسە ببێت ئەبێ و کەسە بکوژێت دیگە ناتوانێت واس لەمە بێنێت هەتایە پاشە لە وڵاتە بۆیە من سۆر سپاسانەکەم ئەمە دەکەم ینی سەرنجی سەر کۆمەڵێشتی زۆر جوان بۆیە من دوایین وتەکانم ئەوەیە کە داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم ئەگەر توانم دوایین سەرنج و پەیامم بگەێنم کاکزانم سوپاس دەکەم وەکو کوڕێکی ئەوها نیشتیمانە وەکو برا بچکۆلەتان وەکو خزمەکاتان هاوڵاتیانی خۆشەویست داواتان لێکم و سوپاسانەکەم و دەستانمان چێت ئەوەی کە پێتانە ئەتانەوێت پێی بێنە دەرەوانێ کاتان لێکم بە جوانتر بیری لێ بکەنەوە بە جوانتر هەڵسەنگاندنی بۆ بکەن دواتر وەرنە دەرەوانێ چونکە تۆ بمری لە بەستا بە خێزانی بمری باشترە لەوەی کە خێزانێک پاتەوازە ببێت و خێزانێک لە یەکجیاک بێتەوانێ و ژن لە شوێنێ بژی و کچەکەی لە شوێنێ بژی و خۆی لە شوێنێکی کە بژی بۆیە داواتان لێکم زۆر ورتر و باشتر ئەو وڵاتە وڵاتی دوو حکومەت دوو دەسەڵاتدار دوو حیزب نییە ئەوە وڵاتی ئێمەیە نیشتیمانی ئێمەیە ئەمانە یان ئەڕۆن ئەوەی کە ئێمێنێتەوە نیشتیمانی ئێمە و کە سوکاری ئێمە و خێزانی ئێمەیە بۆیە داواتان لێکم ورتر لەو بابەتە بڕوانن بە قسەی کەسێکە لایڤێکی کردوتەوە لە فەیسبوک باسی ئەوروپا ئاکایە تیکتۆک لایڤێکی کردوتەوەوانێت تایە باوەڕ مەکەن بەو شێوازە نیە بەو شڵە نیە بەیانیشم بۆ دەسەڵاتداری کوردی کاتان لێکم جڵەوی ئەو جۆرە کارانە بکەن لە سوشیال میدیاوە لە کچە مۆدێلەوە لە کاری میدیاوە باشترێک هەبێ بۆ مۆدیا من شتێکم نەماوە بۆتم زۆر سپاسانەکەم دەستان خۆش سپاس بۆ بەڕێز هەڵوێست محسین چالاوکانی بواری پەنابەرە لە نەمساوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز محەممەد گۆمەشینی کۆمەڵاس لەو لێرە لەگەڵمان بووی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە لە یەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتە